ظلمەتی وایان لێ کردووە کە ئەمەریان نەماوە بەم حکوومەتە بتوانن دەرگای بکەشن لەبەر ئەوە مردنیان پێ تووشترەکە لە ژیانی دەوڵەت. Gava welatekî kesekî bi tenê ê nekêfxweş hebe, pirsgirêk jî wê her hebe. Di salên 1980 piştî serhildanên komê ciwanan referandumek li Nepalê çêdibe û divê referandumê de rejîma bê partî pançeyat tê hilbijartin. û her çi kas dibin vê rejîmê de hilbijartineke parlamento çêdibe jî problemê siyasî jî قد ناقدن. سربەخۆیی، دیموکراسی، کۆماری، بەڵێ ڕەنگە هەموو ئەمانە بۆ ئێستای نیپاڵ وەدەست هاتبێ، بەڵام هەروەکو ئەو دەستکەوتنە مەزنانە تێڕوانینەکان بۆ کێشەی ئێستا بریتین لە جێبەجەکاری. لە دوای ئەو هەموو هەوڵ و تێکۆشانی کە گەلی نیپاڵ ئەنجامیدا، ئیدی چاوەڕی ئەوە دەکەن کارکردن تەنها لەسەر کاغەز نامێنێتەوە و بکرێ بە پراکتیکی. لە دوای قبولکردنی هەیکەل و دامەزراندنی نیپاڵ بە کۆماری فیدراڵی، هاوڵاتیان ئاگاداری کۆمەڵێک ماف و ئازادی خۆیان بوون، بەڵام ئەم ماف و ئازادیە وەک ئەرکێک لە بەردەمماندا هەم بۆ پارێزگاری لێکردن، هەم بۆ بەدامەزراوەکردنیان وەستاوە. ئەگەر هەموو خەڵک ببنە خاوەن مافی دیاری خۆیان و ئافرەتان لەو جێگەی کە خۆیان شایەنیانە مافی خۆیان بدرێتێ و ئەو جیاکاریە بە تەواوەتی نەمێنێ، ئەوە هەوڵ و بزەوتەکان بەرەو باشتر و باشتر دەچن. زۆر شت باشتر دەبێت ئەگەر دەستور وەکو خۆی جێبەجێ بکرێت و پارێزگاری لە مافی هاوڵاتیان بکرێت و دەوڵەت ئەو کارانە بۆ کەسانە بسپێرێت کە لە خەموژیانی مرۆڤەکاندان. بێگومان دامەزراندنی ئەم ڕژێمە نەک تەنها پرۆژەیەکی دەستوریە، بەڵکو هاوڵاتیان دەتوانن بەشداری لەم پرۆسەیەدا بکەن و دیموکراسیەت کاریگەری خۆی دابنێ لەسەر هەموو لایەنێکی ژیان. لە نیپاڵ لەگەڵ پرۆسەی دەستوردا هەوڵدراوە کە دەستگای یاسایی و ماف پارێزی دابمەزرێت. هاوکات هەوڵدراوە ئەو دادپەروەری کە لە سەردەمی پاشایەتیدا کە لەلایەن خزمەتکارانی پاشاوە لەسەر زمانیان بووە، ئێستا بە شێوەیەکی یاسایی لەناو پەرلەماندا کاری پێ بکرێ و جێبەجێ بکرێ. لە سەرەتایە سیستمی داد بند بوو لەسەر بڕیاری 5 کەس. لە دوای مولوکی ئاین گۆڕانکاری زۆر گەورە ڕوویاننا. لام ڕۆیا دادگاکان بەسەر دادگای هەرێمی و دادگای تێهەڵچوونەوە و دادگای تایبەت و دادگای باڵایە دابەش بوون. سەبارەت بە بابەتی کرێکار و کارمەندیش دادگای کار و
و هەروەها سەبارەت بە بابەتی گەندەڵیش دادگای تایبەت دامەزراون. دادگای هەرێمیش بەرپرسە لە تاوان و کێشەی کۆمەڵایەتی و لێکۆڵینەوە لە کڕین و فرۆشتنی چەک و سزادانە لەم هەرێمەیە. و لەم چوارچێوەیە لە 75 ویلایەتی نیپاڵە ئێمە 75 دادگای هەرێمی و 16 دانە دادگای تێ هەڵچوونەوە و 1 دانە دادگای باڵا و هەروەها 1 دادگای تایبەت و 1 دادگای کاریشمان هەیە. یەکێک لە دەستکەوتەکانی سربەخۆیی و دیموکراسی و پەرلەمانی نیپاڵ سوپایە کە بۆتە ڕووناکی چاوی ئەم وڵاتە. سوپای نیپاڵ گەرچی بەهۆی شەڕی ناوخۆ و ڕاپەڕینی دوور و درێژی ئەو وڵاتەوە زۆر لاواز بووە، بەڵام لە ئێستادا پارێزەری هێمنی و ئاسایشی وڵاتەکەیە. هاوکات لە دووبارە ئاوادانکردنەوە و بنیادنانەوەی نیپاڵدا بارێکی گرانی لەسەر شانی خۆی هەڵگرتووە و وەک دەستگایەکی سەرەکی لە پرۆسەی نەتەوەی بووندا کار دەکات. आजभन्दा करिब 250 वर्ष पहिले स्थापना भएको 250 साल پێش ئێستا کە سوپای نیپاڵ دروست بوو، یەکەمی سوپای باشووری ئاسیا بوو. لەو ڕۆژەوە دروست بووە هەتاکو ئێستاشی لەسەر بێ. هەموو ئەو بەرپرسیارەتیانی کە لەلایەن حکوومەتەوە پێش سپێردراوە بە شێوەیەکی ڕێکوپێک بەجێ گەیاندووە. لە دوای ئەو هەموو گۆڕانە مێژوویە سوپای نیپاڵ ئەرکەکانی خۆی بە سەرکەوتووی بەرامبەر وڵات و هاوڵاتیان ڕادەپەڕێنێت. ئەم سوپایە کە هاوبەشە لەگەڵ نیپاڵەکان بوونەتە پاڵاوان و پارچەیەک لە بینایی باوباپیران. سوپا وەک پێشتر کە ئاسایشی هەم ناوخۆ دەرەوەی پێ سپێردرا بوو، بەڵام لە کاروبارەکانی خۆیدا ڕۆڵێکی سەرەکی و ئەکتیوی ژێڕاوە. و یەکێک لەو کەرتە هەرە گرنگانە بریتیە لە کەرتی گەشەپێدان. سوپای نیپاڵ گەلێک پلان و پرۆژەی نەتەوەیی بردۆتە سەر و هەروەها بۆتە بەشێکی سەرەکی لە ئۆرگانانەی کە هەستی نەتەوەییان پێپەرە دەسێنرێ. گەرباسی ئەو کاروباری ژێرخانیە بکەین کە سوپا ئەنجامی داوە، لە هەمووی گرنگتر هەوڵدانە بۆ ڕێگاکردنەوە. سوپا لەسەر ئەمە زۆر وەستا، بە تایبەتی جەختی کردە سەر ڕێگاکانی دەرەوەی شار و تا ئێستا لە 565,170 کیلۆمتر تەواو کراوە و 28 ڕێگای لێ چاک کراوە. विभिन्न किसिमका संरचनाहरू विकास نێپال وڵاتێکی خودی gelek قەوم و کولتورە و hûnkarin her qewm û kultur di vî welatî de bi rengê xwe bibînin. Ji nav nêzîkî 3 milyon nüfus, nêzîkî 100 qewm, ol û ziman hene. Lê zimanê Nepalî zimanê fermî ye, lê belê gelek zimanê din jî tên axaftin. û ji alî olî ve Hindû û Budîst zêde tên xuya kirin. نیپاڵ وڵاتێکی فرەنەتەوە و فراکلتورە. خاوەنی نزیکەی 30 ملیۆن دانیشتوانە لە نێویدا و زیاد لە 100 جۆر زمان و دین و خەڵکی تێدایە. زمانی فەرمی نیپاڵیە، بەڵام لەبەر ئەو فرەنەتەوەیە زمانی دیکەش بەکاردێ. نیپاڵ بە زۆری لە براهمان و چێتری و گویزین و ماگەلەرەکان پێک دێت. گەرچی نیپاڵ بە 29 ملیۆن دانیشتوانیەوە یەکێک بێت لە وڵاتە بچووکانی ئاسیا، بەڵام وڵاتێکی فرەنەتەوە و نەژادە و خاوەنی جیاوازێکی زۆری نەتەوەیە. هۆکارێکی زۆر تایبەت هەیە بۆ ئەم فرەنەتەوەی نیپاڵ. یەکێک لەو هۆکارە سەرەکیانەی ئەم فرەڕەنجی و نەتەوەیی و هۆکاری ژیان تێداکردنی لەلایەن هۆز و تیری بچوو بچووکەوە دەگەڕێتەوە بەوەی نیپاڵ وڵاتێکە دەکەوێتە نێوان تبت و هندستان و لەبەر ناوچە جوگرافیەکەی هەمیشە کۆچکردن تێدا ڕوویداوە و بەردەوام کۆچەران ڕوویان تێکردووە. هەروەیە نیپاڵ بە یەکێک لە سەنتەرە گرنگەکانی خاڵی یەکگەشتنی کۆچبەریدا دەندێ. زۆرێک لە ڕێژی دانیشتوان لە ڕاک پوتانای هندستانەوە هاتوون کە بە ئەسڵ لە گور کالارای باشووری هند بوون کە پێکاتوە لە بەهوتیاکان و نیڤیەکان. لە دوای ئەم دوو کۆمەڵەیەشەوە هەرێک لە هۆزەکانی تبتی و مەنگۆلی و ماگاری و گرینگی و تیرەکانی سێرپایی دێن. داخوازی تەواوی ئەم قەوم و نەتەوانی نیپاڵ بریتێ لە دانانی پرۆسێکی فیدراڵ و دیاریکردنی سنووری ئۆتۆنۆمی و بەشداریکردنی سیاسی زیاتر. لە وڵاتەدا زیاتر مادێشەکان کە کەوتونەتە ڕێخستنەوەی خۆیان دەنگی خۆیان بەرز دەکەنەوە دەڵێن کە ئامادەی هەموو ڕاپەڕین و هەستانەوەیەکی چەکدارین گەر کێشەیان چارەسەر نەکرێ.
گەر لە دەستووردا چارەسەری سنوورە فیدراالیەکان نەکرێ ئەوان نیپاڵ ڕوبەڕووی دەرەنجامی زۆر دژوار دەبێتەوە چونکە ئەم چاکسازیە هەماهەنگی گەلەکەمان دیار دەخات کە خۆی بە وڵاتێکی فرەڕەنگ و قەوم ناسراوە. گەر لەم پێشبڕکێ سیاسیەدا دەرەنجام یەک لایەن دەربچێ دەکرێ بڵێ خوێندنەوەی زۆر ترسناک بۆ ئەم بارودۆخە دەکرێت. ئاریشەی ئێستا لەبەر ئەوە ڕوودەدات کە هەندێک پێگاتە ئەو پرەنسیپانە قبوڵ ناکەن کە لە دستوری کاتیدا هاتووە. گەر ئەم دۆخە چارەسەر نەکرێ ئەوە وڵات تووشی گرفتی دژوارتر دەبێتەوە و چارەسەرکردنەکەشی ئاسان نابێت. وە پوختەی قسە ئەوەیە دەکرێت بۆ چارەسەری ئەم گرفتانە چەندین ڕێگا تاقی بکرێتەوە. لەگەڵ هەموو ئەمانەشدا بزافی ئەمە لایەنگری دادوەری کۆمەڵایەتیە و لە دژی جوداخوازیە. ئامانجی سەرەکیمان بریتیە لە گۆڕینی پێگاتی وڵات و هەروەها وڵات بخینە خزمەتی هەموو کەسێک. ئامانجمان دابەشبوونی وڵات نییە بە پێچەوانەوە ئێمە دەمانەوێت بیخێنە ئاستێکی جیهانیەوە. حەزبەکەی ئێمە ئەو حەزبەیە کە چەندین ناسنامەی جیاوازی تێدا کۆبۆتەوە. لەبەرەوە ئەم حەزبە دامەزراوە بۆ ئەوەی هەمووان پێکەوە بەشداری لە دامەزرانی پێگاتەی سەرەکی وڵات بکەین و بە تێکۆشان و چالاکی وڵاتێک دابمەزرێنین کە دادوەری کۆمەڵایەتی تێیدا بەرقەرار بێت و ڕێگە لە هەر ئاراستەیەکی دیکە بژیرێت و ئەم ئاراستەیەش بەرەو پێشەوە ببات. فرەڕەنگی کللتوری و نەژادی دەرگایەکی استراتیژی و جیاواز لە بەرامبەرگەل و وڵاتەکەدا دەکاتەوە کە مافی ئەوەیە ئەم دۆخە بەباشی هەڵسەنگاندنی بۆ بکرێ بەڵام بەداخەوە گەلێک وڵات دێنە بەردەمت و دەبن بە کێشەبۆت. کێشەکانی نیپاڵ تەنها نەتەوەی نییە، چ لە پێکاتی یاسایی و چ لە پێکاتی هۆزەکان لە نیپاڵ هەر لە سەردەمی پاشایەتی و لە سیستمی هۆز و تیرەکاندا جیاوازێکی چینایەتی زۆر ڕوون بە دیار دەکەوێت کە ئەمە لە مێژەوە هەیە، هەر لە کۆتاییهێنان بە سیستمی پاشایەتیەوە هەر لە کۆتاییهێنان بەمەش ڕۆڵی ماویستیەکان بوونی هەیە کە دەبێ هاوسەنگیەک لە نێوان چینی زەحمەتکێش و کرێکاران و چینەکانی دیکەدا بکرێت. لە ساڵی 1990ەوە کە دیموکراسیاتە ناو نیپاڵەوە بە پێی پێویست هێشتا بنەما و یاساکانی جێبەجێ نەکران. کرێکار و زەحمەتکێشان نابوو ڕێخستین خۆیان دابمەزرێن و بەڕوونی داوای مافەکانی خۆیان بکەن. کاتێ بارودۆخ بەم شێوەیە بوو لە ساڵی 1990ەکە یاسای کاری نیپاڵمان دەرکرد و لە ساڵی 1992دا یاسای بازرگانیشمان دەرکرد. بە دەرچوون ئەم یاسایانەش ئەو کرێکارانەی کە لە سێکتەری فەرمیە کاریانە کرد توانیان داوای مافەکانی خۆیان بکەن و زیاتر لە پێشتر سەر بە خۆیان پێدرا و بوون بە خاوەن مافی خۆیان. لەلایەکی تریشەوە ئەو کرێکارانەی کە لە کەرتی نەودەوڵەتیە کاریانە کرد هێشتا ناتوانن داوای مافی خۆیان بکەن چونکەم یاسایە ئەوان ناگرێتەوە. لەبەرەوە لە ماوەی ئەم 20 بۆ 25 ساڵەدا بەڕوونی دەبینین کە چۆن ژیانی کرێکارانی کەرتی فەرمی چۆن گۆڕاوە. بەڵام ژیانی کرێکارانی کەرتی نێودەوڵەتی هێشتا هەروەک خۆیت، بەڵام هەر بەردەوامی بۆ کارکردن لە بەرژەوەندی مافی کرێکاران و ئێستاش کار لە پرۆژەیەکی یاساییاکەین کە مافی و کرێکارانە پارێزێت کە چ لە کارگا یاخود دوکانی ماتۆر یان بواری بیناسازیە کارەکەن. سەرڕای ئەو گەشەکردنە هیوا بەخشانە باری ئابووری نیپاڵ بەپێی پێویست باش نەبووە چونکە ئەم وڵاتە تووشی زۆر شەڕی ناوخۆ و هاوکات بوومە لەرزەی زۆر گەورە بۆتەوە کە ئەمەش کێشەی گەورەی بۆ گەنجەکان دروست کردووە و بەداخەوە ئەوەی کە زۆربەی وڵات لە زۆربەی کاردا ڕوبەڕوویە بێتەوە وە گۆڕانی تێدانیە و نیپاڵیش ڕوبەڕووی بۆیەوە بریتە لە بێکاری و کۆچکردن. کێشەی گەورەی نیپاڵ بریتە لە کارپەیدانەکردن و کۆچکردن. دەربارەی کارکردن کاتێک هەلی باش نەبێ بۆ کارکردن ئیدی گەنجەکان کۆچەکەن بەرەو دەروی وڵات. هیچ ئامار و زانیاریەک لەبەردەستا نییە کە پیشانی باد لە ماوەی ئەم 20 ساڵی کۆتاییدا ژماری کارگە و کرێکار بە چ ڕێژەیەک بووە. لەبەر کێشە کۆتایی پێناهاتوەکانی سیاست و ئابووری زۆرێک لە کارگەکان دەرگای خۆیان داخست و ئەو بوومەلەرزەیەی کە لەم ماوەی کۆتاییدا ڕوویدا هێندەی تر بارودۆخی نیپاڵی بەرەو خراپتر برد. گەماروی تازە و کێشەی گەورەتر ڕوودەدەن لە کاتی دۆزینەوەی کان و وزەدا. بواری هەلی کار زۆر کەم دەبێتەوە، هەر بۆیە
خەڵک بیر لە دەرەوەی وڵات ئەکەنەوە و هەرچەنە ڕەنگە لەوێژ هیوایەکی باش بوونی نەبێ کە ئەمە بۆ نیپاڵ کێشەیەکی زۆر گەورە و مەترسیدارە. Gava ji alî aborî ve em li Nepalê binerin divê berî her tiştê em bala xwe bidin gunda. Ji ber ku her aliyê Nepalê çiyan e, aborî ji sedî not li ser cotkarî û ajaldariyê ye. Lê coğrafya jî derfeteke gelekî girîng dide Nepalê, ji ber ku ji her derê cîhanê gelek mirov ji bo hilkişandina Everest tên Nepalê, geştiyarî jî hatineke gelekî mezin e. لە مانگی نیسانی ساڵی 2015 بوومەلەرزەیەکی زۆر بەهێز بە گۆڕی 7.8 بۆ 8.1 نیپاڵی هەژاند کە لە ئەنجامدا 6,000 هاوڵاتی تێیدا گیانیان لەدەستدا و 12,000 کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. ئەمە ژوای کرد زیانێکی زۆر بەر کۆمەڵانی خەڵکی نیپاڵ بکەوێ بەتایبەت بەلایەنی ئابووری لە کاتێکدا ئەم وڵاتە خۆی تازە شۆڕشی ئەنجامداوە و ئابوورێکی باشی نەبوو هەر بۆیە وڵاتەکە کەوتە ناو تەنگەژەیەکی دیکەوە. لەبەر ئەو بوومەلەرزە بەهێزەی کە بەم دواییانە ڕوویدا باری ئابووری نیپاڵ خراپتر بوو. بە جۆرەی کۆتا ڕاپۆرتی بانکی گەشەپێدانی ئاسیا و کۆمسیۆنی پلانسازی نەتەوەیی کە ڕایگەیاندووە پێشبینی ئەوەکەن کە ئاکرێ ئابووری نیپاڵ ئەم ساڵ بە ڕێژەی لە سەدا 1.5 بەرز ببێتەوە. ئەمە نیشانەیەکی نەرێنیە لە ئابووری نیپاڵدا بەکاربردن کەم بۆتەوە و هاوکات ڕۆژ بە ڕۆژ سەرچاوە وزەییەکان بەرەو کەمبوونەوە ئاچن. هەر لەبەر ئەم هۆکارانەیە کە ئابووری نیپاڵ بەرەو خراپتر ئەچێت. هەڵبەت ئەم دۆخە ئابووریەی ئێستای نیپاڵ تەنها بە بوومەلەرزەکە نایبەستینەوە. ڕەوشی سیاسی نیپاڵ کە هەتا ئەمڕۆژ هەر ئاڵۆز بوو و شەڕی ناوخۆیی هۆکار بوون بۆ ئەوی نەهێڵن کردی کوشتوکاڵ و گەشتیاری گەشە بکەن، هاوکات جیاوازی گەورە لە نێوان هاوردە و هەناردەکردندا وای کردووە کە کەرتی ڕستن و چنین نەتوانێت ڕکابەتی کەرتی پیشەسازی بکات و پێشکەوتن بەخۆیەوە ببینێت. بەهای نیپاڵ لەبارەی هاوردەکردن و لە کاری بازرگانی نێودەوڵەتیدا زۆرە. لە سەدا 65 لە هیندستان و لە سەدا 35 لە وڵاتانی دنیاوە هاوردە دەکرێت بۆ نیپاڵ. هەرچی دەربارەی هەناردەکردنە بەداخەوە کە ناتوانین باسی ئەوە بکەین. گەرچی چەندین پەیمانی لەگەڵ وڵاتاندا کردووە لە هەر جێیەک بێ هەناردەکردنی نیپاڵ لە چاو هاوردەکردندا زۆر کەمە. گەرچی چەند جۆرێک دەرمانی گیایی و چا هەناردە دەکرێت بەڵام بە ناوی نیپاڵەوە نییە. گەرچی لە ئاسی نێودەوڵەتیدا بە وڵاتێکی گەشت و گوزار ناسراوین بەڵام ئەبێ ئەوەش بڵین کە گرنگی خۆی پێ نەدراوە. هێشتا کۆماری سربەخۆ و ئازادی نیپاڵ زۆر گەنجە. ئەم وڵاتە کە بە شەڕی ناوخۆیی و ڕاپەڕین دامەزراوە و دروست بووە هێشتا خەڵک بێهیوا نەبووە لێی ئەگەرچی ئابووری وڵات خەڵکی ڕوبەڕووی گەلێک قەیران و تەنگانەش کردوێتەوە. یەکێک لەو ڕووداوە نەرێنیانەی بواری ئابووری ڕوویداوە ئەوەیە کە نیپاڵ ئیتر ئەتوانێت قەرزەکانی دەرەوەی خۆی بداتەوە. ئەمەش لە دوای ڕاگەاندنی سیستەمی کۆماری و دیموکراسی وڵاتەکە. نیپاڵ وڵاتێک نییە شکستی هێنابێ و هێشتا توانای زۆری هەیە. پەیمان بەستن لەگەڵ هیندستان و چین و وەبەرهێنان لە سێکتەرە تایبەتیەکاندا دەستکەوتێکی دیکەی نیپاڵە. هەندێک جار ئەو ئەمارانی کاڵسەنگاندن بۆ گەشەپێدانی وڵاتێک دەکات کە ڕێگەی بۆ ئازادی کردوێتەوە هەڵ خەڵەتێنەرانەیە. ئەوەی کە بەڕاستی گرنگە بریتیە لەوەی هەر کەسێک لەم کۆمەڵگایەدا بەپێی پێویست و تەواوی خۆی هەست بە ئازادی بکات. لەم چوارچێوەیەشدا پێگەیشتن لە ناو کۆمەڵگەدا نیشانەیەکی گرنگە بۆ جوانترکردنی ئەم وڵاتە. هەتا ئەوەی کە موجادلە لە نیپاڵ دەست پێ بکە ژنان ناویان نییە. ژنان چەندین ساڵە لە ناو سیستمەکاندا قەتیز بوون. ژنان تەنها لە دوای سربەخۆبوون و کۆماری بوون نا یەکێ بوون لەوانەی کە هەر لە سەرەتاوە لە هەوڵ و تێکۆشاندا بوون. ئەگەر ژنان سربەخۆ بن هەموو خەڵک سربەخۆ ئەبن. ئێستا من تەمەنم 35 ساڵە. لەم پرۆسەیەدا بە چاوی خۆم ببینم کە ئەقڵیەت و بیرکردنەوە و ڕەفتارەکان بەرامبەر بە ژنان چەندە گۆڕاون.
لە دوای پرۆسەی دیموکراسی و دەستوری نوێ لە ساڵی 2005 گۆڕانی بەرچاو ڕوویداوە بە تایبەت کە لە سەدا 33 مافی نوێنەرایەتی بە ئافرەتان دراوە. هەرچەندە دەسەڵاتی پیاو هێشتا هەرزاڵە لە نیپاڵ، بەڵام ئافرەتان لە بواری کللتور و سیاسی و ڕۆژنامەگەری و دادپەروەری کارابوون. و لەم چوارچێوەیەدا یەکێک لە دەستکەوتە گرنگەکان بریتیە لەوەی چۆن کوڕان دەنێرانە بەرخوێندن، ئاواش ئیدی کچان دەچوون بۆ خوێندن. ئەو تێکۆشانەی کە دیموکراسیەت بەخشی وای کرد ئیدی ئافرەتان توانای خۆیان پیشان بدەن. دەرکەوتنی ئافرەتان ئیدی تەنها لە ناو شەقامەکان و بە شێوەیەکی نافەرمی نەبوو، بەڵکو هێزی شەقامی ژن و دەنگی وای کرد کە بە یاسا و بەند باس لە مافی ئافرەت بکرێ و دان بە مافەکانیاندا بنرێ. پێشتر لە نیپاڵ یاسایەک نەبوو بە ناوی ئازادی مافی ژن، بەڵام لە دەستوری نوێدا باشنان ئەگەر لە چینی باڵا بنیان چینی خوار و دەتوانن چالاکی و توانەکانی خۆیان نیشان بدەن. ئەمەش وای کرد کە دەرفەتێکی زێڕین لە بەردەم ژنان لە نیپاڵدا بکرێتەوە. بوارێکی تر لەو بوارانی کە هیوا دەخوازین بەرەو پێشچوونی تێدا بکرێ بواری تەندروستیە. یەکێک لە گرفتە سەرەکیەکانی سیستم لە نیپاڵ کە لە 3 بەشی سەرەکی پێکاتوە بریتیە لە سیستمی تەندروستی، هەرچەندە لەگەڵ هەموو گۆڕانە گەورەکانی دیکەشدا تەندروستیش هەنگاوی باشی بۆ هەڵگیراوە. سیستەمی تەندروستی ئەمە بەگشتی لە 3 بەش پێکاتوە: تەندروستی فیزیکی، تەندروستی هۆش و تەندروستی دەرونی. سەرەتا ئەگەر سەیری لایەنە تەندروستی ڕۆحی نیپاڵیەکان بگەین، نیپاڵیەکان لەلایەنی هەستیانەوە زۆر بەهێزن، چونکە زۆر شتیان بینیوە و تێیان پەڕاندووە. دووەم شت لەبارەی تەندروستی بیر و هۆشەوە، ئێمە هەوڵ دەدەین ئەو نەخۆشانە چارەسەر بکەین کە بەهۆی بوومە لەرزە و جەنگی ناوخۆ و گرفتیان بۆ دروست بووە. هەرچی لەبارەی تەندروستی فیزیکیش هەیە، یەکێکە لەلایەنە پڕ کێشەکان کە هێشتا بە تەواوی بنیادی ئەم بەشە کۆتایی نەهاتووە. نیپاڵ خاوەنی جوگرافیەکی زۆر سەختە و هەر بۆیە ڕوبەڕووی زۆر بارودۆخی دژوار بۆتەوە. زۆرێک تێکچوون لە مێژوودا بوونیان هەیە و یادگاریەکانیش پارچە پارچە بوونە. هەمان ئەم سەختی و شوێنەواری پارچە پارچە بوونە لە زمانی نیپاڵیشدا ڕەنگی داوەتەوە. زمانی نیپاڵی بە ئەلفوبێی دیوانگەری دەنووسرێ کە یەکێکە لە قورسترین ئەلفوبێکانی دنیا. ئەم نووسینەش بە زۆر یادگاری نەتەوەی هەڵگرتووە. زمانی سانسکریتی زمانی باو باپیرانی نیپاڵە. زمانی نیپاڵیش هەر وەک زمانەکانی تری وەک هیندی و ئۆردۆ و مایسی لە زمانی سانسکریتیەوە پێگەیشتە و دروست بووە. ڕێزمانی زمانی نیپاڵی پێکاتووە لە نوێبوونەوە و ڕێخستنەوەی ڕێزمانی سانسکریتی. زۆرێک لە دەقە سانسکریتیەکان وەرگێڕاونەتە سەر نیپاڵی و بەم پرۆسەیە ژوشەی زۆر هاتۆتە ناو زمانەکەوە و ڕێژەی وشەکانی بەرەو زیادبوونی ژەڕۆن. ئێمە وەکو نیپاڵیەکان لەبەر ئەوەی وشە سانسکریتیەکان لە کۆنەوە ماوەتەوە بە بەکارهێنانی ڕاهاتوین و بەکاریانەهێنین. بنیادی ڕاستی زمانی نیپاڵی ئەگاتە ڕۆژهەڵات. ئەم زمانە لە زمانی هۆملا و جوملاوەدا ڕێژراوەتەوە و دواتر پێشکەوتنی تیاکراوە. زمانی نێتەوەی نیشانی ئەدەبیاتی وڵاتێ، هەرەمەشە یادەوەریەکان و بوونیەتی وڵاتە پیشانەدات. بەڵام لە نیپاڵ بەهۆی ئەو دۆخە سیاسیانی تێدا تێپەڕیوە و بەتایبەت لە 1950ەوە بەهۆی ئەو کاریگەریانی کە لە هیندستانەوە بەسەرەوە هەبووە، ئەوانیش کاریگەری ئینگلیزیان بەسەرەوە هەبوو و گوازراوەتەوە بۆ ئێرە. هەر بۆیە زمانی نیپاڵ تووشیە و ئاریشە بوو کە نەیتوانیوە زمانە ڕەسانەکەی خۆی بپارێزێت. لە دوای بزافی بە دیموکراسی بردننی ساڵی 1950 هەوڵدرا بۆ دانانی سیستەمێکی نوێی پەروەردە. لەبەرەوەی ئەو کاتە هیندستان لە ژێر دەسەڵاتی ئینگلیزەکانە بوو. هەر بۆیە کاریگەری سیستمی پەروەردەی ئینگلیزی بە باشی ڕەنگی تایایەوە. لەبەر ئەم کاریگەریەش یەکێک لە خاڵە لاوازەکانی وڵاتی ئێمە بریتیە لە کەمی وشە. لەبەرەوەی زمانە ڕەسەنەکانی وەکو گورونگ و مەجەڕ و نیڤاری و مایتی قسەیان پێناکرێ و وشەکانیان بەپێی پێویست بەکار نایەت. هەر لەبەر ئەم هۆکارەیە کە چ لە ناو خێزانەکانە بگرێت لە وڵاتەکانی تریشە بە شێوەیەکی بەربڵاو زمانی ئینگلیزی بەکارهێنرێت. ئەگەر بێت و زمانە ڕەسەنەکانی گورونگ و مەجەڕی و ئەوانی تریش کەم کەمیش بۆیە بەکار بهێنرایە، ئەوە هەستی بەکاربردن لای مرۆڤەکان زیادیە کرد.
ئەکرا لە ڕووی وشەوە دەوڵەمەند مام کردایە کە ئەمەش بۆ خۆی کاریگەریی ڕاستەوخۆیە کردە سەر ئەدەبیاتی وڵاتەکەمان. لەبەر فرەنەتەوەی و نەژادی لە نیپاڵ ڕوبەڕووی پێکاتی دینی جیاواز دەبینەوە لە وڵاتەدا. هیندوەکان کە لە سەدا 1970 دانیشتوانی نیپاڵ پێک دێنن هەم لە پایتەختی نیپاڵ و هەم لە تەواوی وڵاتەکەدا ڕەنگی خۆیان بەخشیەوە بەم ناوچەیە. هەرچۆنێک بێت لە هەر گۆشەیەکدا پەرزگەیەکی بێروباوەڕی هیندۆبوونی هەیە کە ئەمەش هەریەکە و لەلایەک دیمەنێکی ڕەنگە و ڕەنگی بە وڵاتە بەخشیوە. باوەڕی دووهەم لە نیپاڵدا بریتیە لە بودیەت کە یەکێکە لەو دینانەی کە لای زۆرێک وەک پزیشکێکی ڕاوشتی ئەبیندێ. بودیەکان هەرچەند لە سەدا نوێی وڵاتەکە پێک دێنن بەڵام خاوەنی چەندین پەرستگای جوان و ڕەنگین و سەرنجڕاکێشن. بچووکترین کۆمەڵی دینیش لێرەدا موسڵمانەکانن کە لە سەدا 4 ڕێژەی دانیشتوان پێکێنن و لە چاو ژمارە و دانیشتوانی ئەواندا موسڵمانان کەمتر دێنە بەرچاو وەک ئەوەی کە زیاتر دەربکەون. ئەم نەهال ناوەندەکەینە گۆدیلێ ژیانە ڕۆژانەیە نێپال li vir tavêjê. Em li paytexta Nepal li Katmandû ne. Ûn li derdora me jiyana rojane dibînin. Her çi kas jiyana rojane li nava Katmandu gelekî geş pê jî navenda jiyana Nepal ya siyasî û aborî û civakî li gunda tê avêtin. Bixabin dawiya mêvantiyê jî heye. Em zanin gelêm Nepal gelekî gelkî mêhvandar e û hurmeta wa zêdeyê ji mêvanar e lê rê dûr hêlpêşiya me hene û em xatir ji Nepalê jî dixwazin. ڕەفتارەکانی تاکە کەس بۆ خۆی نیشانەی پابەدبوون بە سربەخۆبوونە. لەبەرەوەی مرۆڤ هەتا سربەخۆ نەبێ ناتوانێت دەربارەی خێزان و سیاسەت و میوزیک یان هەر شتێکی تر بیرۆکەی داهێنەرانەی هەبێت. لەبەرم هۆکارە ئەو مرۆڤەی دەیەوێت حەز و خولیاکانی بەجێبهێنێ دەیەوێت سربەخۆ بێت. وەک ئافرەت و هونەرمەندێکیش پێویست بوو هەوڵ بدەم تاوەکو بگەم بەو پێگەی کە ئەمڕۆ تێیدا. لە کۆندا ئەو شتانەی کە پیاوێک یان ئافرەتێک ئەیکرد بە شێوەیەکی زۆر سنووردارکرا و هێڵی بۆ کێشرا بوو. بە هەمان شێوە بۆ وڵاتێکیش لەلایەن هەر کەسێکەوە بەڕێوە ببرایە ئەوەی چ جۆرە کابینەیەک دابمەزرێنێ تەنها لایەنێکی دەستنیشان بڕیاری ئەدا. کاتێ سەیری قۆناغی دوای ساڵی 1979 دەکەین نیشانەی سربەخۆبوون لە بوار و سێکتەری جیاوازدا دەبینین. لەبەرەوەی سربەخۆم دەتوانم بابەتی خۆم بنووسم و بیر و ڕای خۆم ڕابگەێنم و تەنانەت ئەم چاوپێکەوتنی ئێستاش ئەیکەم لە سایەی ئەو سربەخۆبوونەدایە.